سڵاتان لەبێتۆم کات و هەموو کاتێکتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە دووبارە لە پرۆگرامێکی نوێی گۆڤار بە دیداری ئێوەی ئازیز شاد بینەوە. بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ کۆمەڵێک بەرگە و بابەتمان بۆ ئامادەکردوون بە هیواین کە هەمووتان تەندروست باش بن و بەرنامەکەی ئێمەشتان بەدڵ بێ. بەڵێ خۆشەویستان بۆ ئەمڕۆ تەورەیەکەمان باز لە هەوڵ و کۆشی گەنجانی ئێمە ئەکەین کە بە بەردەوامی ببینراوە و بیستراوە کارەکانی خۆیان بەجێ ئەگەێنن لە ڕێگەی ڕێکخراوەکانیانەوە و لە ڕێگەی دامەزراندنی کۆمەڵی ڕێکخراوە بە کۆمەڵێک بابەتی جیاوازەوە وەکو سمینار و هەروەها ئەو بابەتانی کە زۆر گرنگن بۆ لایەنەکانی تر وەکو لایەنی سمینارەکان بە تایبەتی بۆ پێگەیاندنی یاخود زانین و زانیاری سەبارەت بە سمینارەکان لە ڕۆڵی ڕێکخراوی کوردستان بۆ کڵەب ئەمڕۆ ئێمە باز لەم ڕێکخراوە ئەکەین کە کۆمەڵێک بابەت و چالاکیان ئەنجاماوە و بازە سنوورەکانیانەکەین کە تاوەکو کوێ ڕۆیشتەوە ببورن و بۆ ئەمە بەستەش میوانداری هەردوو بەڕێزان ڕاوێژ فاخر سەرۆکی ڕێکخراوەکە و هەروەها خات و ژیوان ئومێد ئەندام لە ڕێکخراوەکە بەخێربێن. بەخێربێن سەرچاوەکانمان. خات و ژیوان پێمان خۆشە لە سەرەتا پرسیار لە تۆ بکەین سەبارەت بەوەی کە چۆن تێکەڵ بووی لەگەڵ ڕێکخراوەکە چۆن کۆنتاکتێ بەس لەگەڵیانە. سەرتا سڵاتان لەبێت سپاس بۆ بەخشێنیان دەرفەتە. پرۆژێک کوردستان بۆ کڵەب ئاشکرایە کە پرۆژەیەکی ڕۆشنبیری و ڕاهێنان و پەرەپێدانی تواناکانە. کاتێک بیرم لەوە ئەکردەوە کە چۆن بتوانم پەیوەندی بکەم لەگەڵ جۆرە پرۆژەیەکی وا جۆرە ڕێکخراوێکی وا کە گەنجان هەم بۆ بە کولتورکردنی خوێندنەوە ئاشناکردنی گەنجان زیاتر بە خوێندنەوە و بە برەودان بە تواناکانیان. سەرەتاوەک بەشداریم کرد لە ڕێگەی ئەو نامیلکەی کە لە بڵایان کردبەوە کە لەلایەن پرۆژەکە بڵاو کرا بۆ ڕیکلامکردن ئەو ژمارە تەلەفۆنانی کە جایان نابوو پەیوەندیم کردو فۆرمە ئۆنلاینەکەم پڕ کردەوە کە بەشەی ئۆنلاین فۆرمەکەت پڕ ئەکردەوە لەو فۆرمەکەم پڕ کردەوە و دواتر وەڵامەکە نێدرا کاوەک بەشداربێک وەرگیراوم. لە ماوەی بەشداریکردنمە سەرەتا قۆناغی یەکەم 4 هەفتەی خەیان لە قۆناغی یەکەمە بەشداربووەکان ئاشنا ئەکرێن بە چۆنەتی کردکردنەوەی کتێب واتە تۆ چۆنکە کتێبەکە خوێنیتەوە بتوانی کورتی کەیتەوە وارەوە ئەو کتێبە بە شێوەی وتار پێشکەش بکەیت کە ئەمەش ئامادەیەکی زۆر باشە بە بەشداربووەکان کە هەریان ئايات کە لە هەفتەکانی داهاتووە چۆن بتوانن کتێبی خوێنراوی خۆیان بە شێوەی وتار پێشکەش بە دەوروبەرەکان بکەن یان بە ئەندامانی تری ئەو گروپە و بەشداربووەکانی تری ئەو گروپە. دواتر هەفتەکانی تر بە دیبیت و سیمینار و ئەو کتێبی خوێنراوی خۆت کە داوا ئەکرێت لە بەشداربووەکان هەفتانەیە کتێب خوێنەوە دواتر بەشەی وتار پێشکەشی بکەن و جگەی لەوەی کە بەشەی وتار پێشکەشی ئەکەن دواتر ئەبێت لەسەر ئەو کتێبێک کە خوێندووتەوە نووسراوێک پێشکەش بکەیت. واتە بەشداربوانی ئەم جۆرە پرۆژەیە بە 3 جۆر سوودمەند دەبن هەم ئەوەی کە ئەبن بە خوێنەرێکی کارە کە کەشێکی خوێندنەوە ئەڕەخسێنێ بۆ ئەو خوێنەرانە و ئەکا کە لەگەڵ خوێنەری ترە ئاشنا بێت هەم بۆ برۆدان بە تواناکانیان کە ئەبن بە وتاردەرێکی کارە ئەگە بەشداربووەکە لە پێش ئەوە ترسێکی هەبوو بێت. ترس لەگەڵ هەنگاونانە ئەڕەوێتەوە دوژمنی ترس هەنگاونانە کاتێک کە تۆ هەنگاونە لە ستێپ یەکەمە لەوانەیە ترسێکە بوو بێت لەوەی کە تۆ چۆن بتوانانی ئەو کتێبی خوێنوتەوە پێشتر کە بە قۆناغی گویا تێپەڕ نەبوو بێت تۆ کتێبە بخوێنیتەوە بەشێوەی وتار پێشکەشی بکەیت یاخود پەیامی ئەو کتێبە بگەێنی بە دەوروبەرت بەڵام ئەمە وای کرد هەر لە سەرەتاوە کە تۆ ڕایی لەسەر ئەوە کە ترسەکە شکا کە چۆن بتوانانی کتێب بەشەی وتار پێشکەشکەی کەمە شانەیە بی بە وتاردەرێکی کارە بوون بە نووسەرێکی کارە قسەیەکیڵێ بۆ بن وتاربێژێکی باش وتاری بەرداوام بوون بە نووسەرێکی باشیش نووسینی بەرداوام واتە کاتێک کە تۆ چەند کتێب ئەخوێنیتەوە لەم پرۆژەیە داوای لێ ئەکرێت کە بەشەی نووسراوە پێشکەشی بکەیت هەم سوودی بە خۆتە بێت کە وەکو ڕاهێنانێکە لەوانە هزری نووسین لەمەش کتاب چەسبێت و هەم بۆ بەرامبەرکەش کە لە ڕێگەی سۆشیال مێدیاکانی پرۆژەکە بڵاو ئەکرێتەوە سوود بە کەسێک بۆ کەسانش ئەگەیەنێت کە ناتوانیوە یان دەرفەتی ئەویان نەبووە لە پرۆژەکە بەشدار بن پەیام مناوەڕێکی ئەو کتێبە ئاشنابێ بۆ کەسانە و ئەگا کە ڕۆژە لە ڕۆژان بیر بکەنەوە بەلای ئەو کتێبەیە بڕۆن وهرا بۆ برەودان بە تواناکان لە ڕێگەی ئەو دیبیتانە ئەو سیمینارانە ئەو گفتوگانی لەلایەن بەشداربووەکانەوە دەستەکانە خۆش بێ دواتر ئەگەڕێنەوە بۆ لای تۆ سەبارەت بە فۆرمەکە قساکەین پێمان خۆشە سەرەتا بەخێر بێ کاک ڕاوێژ پێمان خۆشە وەک ئەوەی کە سەرۆکی ڕێکخراوەکە بزانین کە پرۆژی داهاتوتان تازەترین پرۆژەتان چییە؟ ڕۆژ باش سەرەتا سپاس طبعاً پرۆژەی کوردستان بوو کڵەب پرۆژەیەکی سەرتاسەریە ئێمە لە سلێمانی و لە ڕانیا و لە زانکۆ ڕاپەڕین بە هەماهەنگی لەگەڵ سەنتەری زمان و لە زانکۆی سلێمانیش بەهاوبەش لەگەڵ گۆشەی ئەم پرۆژەیەمان هەیە فکری پرۆژەکەەوە کە چۆن لە شارێکە یانەیەشی وەرزشی هەیە ئێمە ژەمان لە شارێکە یانەیەشی معرفی و پێگەیاندنی
گەنجان دروست بێت بۆیە بەم نیەتە پرۆژەی کوردستان بوو کڵبمان دامەزراندووە کە ئێمە لە چەند ئاستێکە کار لەسەر توانەکانی گەنجانەکەن یاخود چەند ئامانجێکمان هەیە یەکێک لە ئامانجەکانمان گەشە پێدانی توانەکانی گەنجانە لەرگە و سیمینار و دیبێت و خولانی کە بۆ گەنجانەیەکەین تەمانە سیمینارانەی کە یەکەین هەمووی سیمیناری زەڕۆ و حتمی بۆ گەنج بۆ نەکاریگەری سۆشیال میدیا لەسەر گەنج چکە لە ڕۆژگاری ئەم ڕۆمانای تاکەکان یاخود گەنجان و لەوەمان بەرکەوتنیشی ڕاستەوخۆ و زۆر کاریگەریان هەیە لەسەر سۆشیال میدیا ئێمە ئەمانەیە هۆشاری زیاتریان هەبێت لەسەر سۆشیال میدیان سیمینار و دیبێتەکەن لەسەر چۆنەتی گۆڕنی فکرە بۆ پرۆژە گەنجێکی زۆرمان هەیە لەم ڕۆژگاری ئەمڕۆما فکریان هەیە بەس نازان چۆن بیکەم چۆن نازان چۆن بیکەم بەکردداری یاخود کردیانە بەکردداری نازان ئەو بەربەس و لەم پەرانە چین کێنێتە بەردەمیان یاخود نازان چۆن زاڵم بەسەریا ئێمە هەوڵە دەین یاخود هانی گەنجانە دەین بۆی گەشە بە توانەکانی بەن لە ڕێگە ئەو سیمینار و خوڵ و دیبێتانی کە بۆیان ئەەکەین ئەمانجی دومان بە کلتورکردنی خوێنەوە لە ڕێگەی پرۆژەکانی کوردستان بکڵەوە ئەمانجی سێمیشمان ئەوەیە کەسانی کە بەهرەیەشیان هەیە توانایشیان هەیە ئێمە هەوڵ ئەدەین بیناسیین ئەوی لە ڕێگەی فستیڤال ڕۆشنبیری و ئێمە ساڵانە فستیڤال ڕۆشنبیریمان هەیە کە ئەو کەسانی کە بەهرەیەشیان هەیە توانایشیان هەیە ئێمە لەو فستیڤاڵەیە هەم هاوکاریانەکەین هەم ئەشیناسین چکە تو هەر توانات هەبێ هەرچەند بەتوانابی هەرچەند کاریگەربی گەر توانەکانە ناسرێ خەڵکانی تر نەیبینن جێگەی خۆی ناگرێت ئێمە هەوڵ ئەدەین بە پێی کاتی گونجاو بە شوێنی گونجاو ئەو توانەوە بەهرەی ئەوان دەرکەیە لە ئامانی چوارەمیشانەوەی کەسانی کە بەشدارە بن لە مەشروعەکانی ئێمەیە ببن بە خاوەن مەشروعی خۆیان ئەویش هەروەکوتم لە ڕێگەی سیمینار و خولی چۆنێتی گۆڕنی فکرەوە پرۆژە ئێمە بۆیان باسەکەین کە فکرە بزنس بێ ڕۆشنبیری بێ چۆن دروست ئەکرێت چۆن ئەکرێ بە مەشروع و ئەو بەربەسوو لەم پەرانەچین کە لە کرداریکردنی پرۆژەکە ئێتە بەردەمی ئەمە سۆڕەیەشی گشتی پرۆژەکە بوو ئەم نوێترین پرۆژەشمان بەتەمای ئێمە بەدەل لە پرۆژە ڕۆشنبیری و گەشەبەدانەکان کاری خێرخوازی شەکەین بەتەمای ئەم پرۆژانی خۆمان بۆ خانینە و جوانانیش بکەین بە هاوکاری باشی لەگەڵ کات ژیار و ئەوانە ئیشەڵا کاری لەسەرەکەین لە زانکۆی سینەماییش لەگەڵ گۆشەی ئەمریکی کە تازە دوو گروپمان تەواو کرد هەیە گروپی ئینگلیزی بوون کە توانین بەسەرکەوتی پرۆژەکە تەواوکەن ئێمە لەو ماوەیە چەندین سیمینار و خولمان بۆ کردنەوە و بابەتمان بۆ دروستکردن و بڵاوکراوێکشمان بۆ دروستکردن بۆ بەشداربووەکان و لە داهاتووشە کۆڕمەندمانەبێت بۆ گەنجان بەس بەپێی توانەوە ئیمکان ئەو پرۆژانە جێبەجێەکەین تاوان پرۆژی دیشمانە بێت دەستەکانتان خۆش بێ بە هیوای سەرکەوتن ئینەوە لای ئەم خاتونە جوانە پێمان خۆشە بزانین کە ئەو فۆرمەی کە باست لێوە کرد کە پڕکردەوە فۆرمەکە چیتیایە و زانیاریەکان چین و چۆن با بڵێن دەستت کرد بە وەڵامدانەوەی پرسیارەکان چین زیاتر فۆرمەکە بەشی ئۆنلاین لە ڕێی سۆشیال میدیا بڕێکرێتەوە بەس لەوە ئەگات بۆ نمونە تۆ ئاست جگەلەوەی کە تۆ ئاستی خوێندن و خوێندکاری زانکۆیت یاخود تەمەەن ئەو کتێبانی کە ئیخوێنیتەوە بابەتی کتێبەکان باری کتێبەکان بۆ نمونە گەشە پێدانی مرۆیە یا ڕۆمان و چیرۆکە ئاینیە هەر شتێک بێت وهروەها بەپێی دواتر ئەمە بۆ ئەوی دواتر کە بەپێی گروپەکان ئەگەر ژماری بەژواربەکان زۆر بوو بەهۆی ئەوە تۆ پۆڵێنیان بکەیت و جیان بکەیتەوە و چەندین بابەتی تر لە فۆرمەتکەتیایەتی کە داوا لە بەژاربەکە ئاکرێت پڕی بکاتەوە و بەپێی ئەوە تۆ دوای پۆڵێنیانەکەیت و تەمەنیش ڕەچاو ئەکرێت ئەو بەژەبرین کە تەمەنیان لە یەکترەوە نزیکە زیاتر دەتوان لە یەکتر تێبکەن بۆیە ئەو فۆرمە هەم ڕەچاوی تەمەەن ڕەچاوی بواری هەڵبژاردننی کتێبەکە ڕەچاوی توانە و ئاستی خوێندنی کەسەکە بەڵێم باسی تەمەنت کرد ئایا ئاست و تەمەەن بۆ ڕێکخراوەکە تا چەندێک گرنگە بێگومان گرنگە بۆ نمە کەسێکە تەمەنی لە 14 ساڵە بێت لەگەڵ کەسێکە کە 22 ساڵە 24 ساڵ بێ خوێندکاری زانکۆ بێت کە خوێندکاری هێشتا لە ئامادەی بێ یا بنەڕەتی بێت ئاست و بیرکردن و تێگەشتیان جیاوازە کاتێکە گفتوگۆ ئەکەن یان دیبیتەکەن یان ئەو کتێبێک کە هەرزەکارێکی خوێنێت یا کەسێک ئەی خوێنێتەوە کە تێگەشتنی زیاتر بێ بۆ ژیان ئەگۆڕێت زۆر باشە دەستەکانە خۆش بێ پێمان خۆشە باس لەوە بکەین کە ئەو پرۆژانی کە هەتانە چۆن دەستەکەن بە دروستکردنی پرۆژەکان و لەگەڵ ئەوەشە ئەو پرسیاری کە لەم خاتونەمان کرد کە باس لە ئاستی تەمەەن کرا ئایا تەمەنەکان لە چەندەوە ئەتوانن بەشداری بکەن لە ناو ڕێکخراوەکەیە و لەگەڵ ئەوەشە ئەوانی کە تەمەنیان لە خوار با بڵین 14 ساڵەوەی چ بابەتێک گرنگە بۆیان وا ڕێکخراوەکە چیان پێ ئەبەخشێت
طبعا لەگەڵ هەر دەستپێکردنیها پرۆژەیەکە تۆ چەند هەنگاوی پێویستە بیری تێبەر یەک لەوانە نووسینی پرۆپۆزلی پرۆژەکەی باشە کۆکردنەوەی دابینکردنی سەرچاوەکانی و سەرچاوەکانی بەکرداریکردنی ئەو پرۆژەیە بۆ چەند کاسی پێویستە سەرچاو مرۆیەکان چین یاخود مادە چەندێ ئێمە کوشتانە دیاریەکەین و اینجا دەست بە مەشروعەکەکەین و لە سۆشیال میدیاش سپۆنسەریەکەین. طبعا سەبار بە پرسیاری دوێمان لە تەمەنەوە ئێمە پرۆژەمە لە 4 بەش پێگەی بەشی کوردی و عەربی و ئینگلیزی و بەشی مناڵان طبعا بەشی مناڵان بۆ 8 بۆ 14 ساڵە سێ بەشەکەی تر کە زمانی بەشداریکردنەکارێک لە بەشەکان ڕاهێنان و گفتوگۆ و دیبیت و خول و شتەکان لە کڵۆپی کوردیەکە بە زمانی کوردی لە عەربی بە زمانی عەربی و ئینگلیزی بە زمانی ئینگلیزیە. لە بەشی مناڵانە ئێمە لە دوو ئاستا کار لەسەر مناڵانەکەین یەک دروستکردنی حەز و خولای مناڵ بۆ بابەتی زانستی و پەروەردەی و ڕۆشنبیری و خوێندنەوە. ئاستی دووەمان دەرکەمکردنەوەی ترس و شەرمی مناڵە بۆ بابەتانی کە وەریگرتووە هەر لە ناوخۆی قەتیس نەبێت بەڵکو بە شێوەی وتار بتوانێت بۆ هاوڕەکانیشی باس بکات. زۆر باشە. ئێمە تەمەنیش هەوڵێن گروپەکان تەمەنیان لە یەکەوە نزیک بێت چونکە عادەتەن و کەسانی کە تەمەنیان لە یەکەوە نزیکە باشتر لە یەکتری تێبگەن لەگەڵ یەکتریا بکەن وەگەر کەسێک تەمان ئەگەر کەسێک تەمەنی جیاوازی زۆر هەیە لەگەڵ گروپەکان تۆزە ترس و شەرمی هەیە لەگەڵ تێکەڵبوون لەگەڵ ئەو جۆرانە چونکە ئێمە لە خولەکانمان بینیمانن لە بۆنە خولی ئینگلیزیمان کردو لە بەشە ئینگلیزیەکە تەمەن بۆنە ڕێنجەکەی لە 18 بۆ 23 بووە هەبوو تەمەنی 35 بۆ وڵای پێم عیبە لەگەڵ ئەو گروپەیە بوون بۆ هەوڵێن ئەو کێشەیەش چارە سەرکەین ئەوانەی کە تەمەنیان لە یەکەوە نزیکە لە یەک گروپا بن. ئەو بابەتانی کە بۆ مناڵ پێویستە ئیستعدادی مناڵ عادەتەن ناتوانێت زۆر جواب بگرێت تۆ بۆ بەشی گەورەکان کە تۆ کاتی پێشەشنی کتێبەکان دەخولەک بێ پێویستە بۆ مناڵەکان 3 بۆ 4 خولەک بێ ینی عادەتەن مناڵ حەزەکە چالاکی هەبێت جم و جۆڵ هەبێ یاری هەبێ لە زیاتر پراکتیکی بەکارەکان یاری هەبێ ڕسم هەبێ کورتە ڤیدیۆ هەبێت بۆی پیشانی مناڵەکانیان مناڵەکان بیت و ئەو شتانی کە تۆ تەبعاً کەمکردنەوەی ترس و شەرم لە گەورە فەرقی هەیە لە مناڵە لە مناڵەکان هەوڵین بە یاری لە مناڵەکانە کەمکەینەوە بۆن یەک لە یارانە ئەوەیە کە بەشداربەکان دوو یەکتری ئەناسیێن چەند پرسیارێک لە یەکتریەکەم بۆنە چەند پرسیارێکی سادە حەزت لە هەل بە بەرامبەرەکە لە حەزت لە چ خواردنەوەیەکە حەزت لە چ یاریزانێکە لە پۆلی چەنی هەڵەسێ هاوڕێکی ئەناسیێن بۆ بەشداربەکانی تر ئەمەش تا ڕادیە ترس و شەرمی کەم ئەبێتەوە بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ ئەو بابەتێکی قسەنەکە ترس و شەرمی کەم ئەبێتەوە بۆی سوورەکە لە بەرچایی بێت. زۆر باشە بەو شێوەیە کاریان زۆر باشە باست لەوە کرد کە با بڵێن بۆ مناڵەکان بە جیاوازتر کار ئەکەن وەک لەگەڵ گەورەکان یاخود بە تەمەنەکانی تر بۆ مناڵەکان باست لەوە کرد کە ناتوانن زۆر گوێ بگرن ناتوانن بە کارێکی ئەنیمیشن یاخود فیلم کارتۆنێک بۆیان دابەزێنن تاوەکو ئەو ترس و شەرمایان نەمێنێ و لەگەڵ ئەوەشە ئەو تارانە یاخود ئەو شتانی کە تایبەتە بە مناڵەکان چین زیاتر بابەتەکان ڕوون بکەیتەوە بۆمان زۆر سپاس دەکەین. زۆر چاکە ئەخروتم چەند بەشێکی تایە یعنی بەشەکان قسەکردنی خۆیەتی بەشێکی یاریکردنە بەشێکەواتە ئێوە بە ئەنیمیشن کاریان کورتە ڤیدیۆیە ئەو بابەتانی کە باسیەکەم بۆ ڕێزگرتن لە خود ژینگە بابەتی سادە پاک و خاوێنی چوون بۆ مەکتەب ڕێزگرتن لە دایک و باوک هاوڕێتی ترە شتانە کە ئەو شتانی کە ها لە ئاستی مناڵایە بابەتێک پێشکەوت بکرێت بۆ مناڵ کە قورس بێ نەتوانێت تەحەمولی بکات و هەزە ڕوویش نییە هەر تەمەنە بە پێی خۆی پێویستە بابەت و زانیارەکان وەرگێ بۆی هەم ئیسفادە بکە هەم تەحەمولیش دەستەکانە خۆش بێ خەت و ژیوان پێمان خۆشە سەبارەت بەوە قسەمان بۆ بکەیت تۆ لە ئێستای ڕاهێنەری پێشتر وەک بەشدار بوویەک جیاوازی لە نێوان ئەو دوانەیە چیە؟ پێشتر وەک بەشدار بوویەک تۆ بەشداربوویەکی ئاساییت ئەتوانی سودمەند بی لە بەشداربەکانی تر لە ڕێگەی گفتوگۆ لە ڕێگەی دیبەی لە ڕێگەی سیمیناری کە لە ڕاهێنەرە بە تواناکانەوە ئەکرێت بەڵام ئێستا یەکێ لە سوودە گرنگەکانی تری پرۆژەک ئەوەیە کە لە دوای ئەوی قۆناغی یەکەمە تاوا کرد ئەتوانی وەکو ترێنەرێک سود لە پرۆژەکە ببینین واتە وەکو سەرپەرشتیارێک ئەوەی کە تو سەرپەرشتیاری گروپێکەکەیت فێری ڕێخستنە بیت فێری بەڕێوەبردن ئەکات فێری بەرپرسیارەتی دەکات ئەو بەرپرسیارەتی کە لەسەر وەکو ڕاهێنەرێک جیاوازترە لەوەی کە پێشتر وەکو بەشداربوویەکی ئاسایی بەشداریم کردووە بەڵام سودمەندێکی لە هەردوو لاو زیاتر ئەنی سود بە هەردوو لا سودمەند ئەبیت بەڵام سودی ئەوەی زۆر زۆرە کە تۆ لە دوای قۆناغی یەکەم ئەتوانی وەکو ترێنەر لەگەڵیانە بەردەوام بیت ئەگەر ویستە تا چەندێک وەکو بەشداربوویەک بەشدار ئەبیت و دواتر ئەبیتە ڕاهێنەرێک مەبەستی پرسیارەکە واتە ماوەکەی چەندەیە بۆ بەشدار قۆناغی یەکەم 4 هەفتە ئەخایەنێت لە دوای قۆناغی یەکەمەوە ئەتوانی وەکو ترێنەر لەگەڵیانە بەردەوام بیت ئەی دوای ئەوە وەکو ڕاهێنەر چەندێک با بڵێن بەشداری ئەەکەی ئەویش هەر 4 هەفتەیە یاخود زیاترە ئەوە
تۆ کە بیت ئەندام لە پرۆژەکەیە بەپێی مەجای خۆت بە پێویستی خۆت تا چەند ئەتوانێت لەگەڵیانە بەردەوام بیت و هاوکار بیت. زۆر باشە، دەستەکانە خۆش بێ. پێمان خۆشە باز لەوە بکەین کە چەند ئەوانەی کە با بڵێن وەکو سەرپەرشتیار و ڕاهێنەر لەگەڵتانە کارەکەن. وەکو سەرپەرشتیارەکان تاوان سەرەتا بەشداروەکانی خۆمانن، ئەو کەسانی کە زۆر باشن لاخود تێبینیەکەین لە ماوەی 4 بۆ 5 هەفتەیە کە لەگەڵمانان، ئەوانی کە دەبڕینیان باشە، ئەوانی کە توانای کارکردینیان هەیە، ئێمە مقابلەیانەکەین بە پێی ئەو توانانی کە هەیەە ئێمە ئەنکەین بە سەرپەرشتیار و ئەرک و پێگەیان پێسپێرین. جارکەکەیان سەرپەرشتیار یاخود بەرنامەی تەلەڤیزیۆنی یاخود پێشکردنی سیمینارە بۆ بەشداروەکانی خۆمان یاخود بۆ خوێندنگاکان، واتە هەر بەشداروەکانی خۆمانن دوای ئەوەی کە تەمارینیان پێکرد ئامادەکردن بۆی ببن بە سەرپەرشتیار. زۆر باشە. تێزی ماستەر و دکتۆرا تا چەندێک سوود لە ڕێکخراوەکەتان ئەبینێت، چونکە زیاتر ئێوە بابەتەکانتان لەسەر لایەنە با بڵێن بەحسەکانە یاخود دانانی ئەو بابەتانەیە کە زۆر زۆر گرنگن یاخود سیمینارە، خۆش دەزانی کە لایەنی ماستەر و دکتۆرا زیاتر پێویستیان بەم بابەتانە هەیە. ئێوە تا چەندێک سوودتان بەخشیوەتە تێزی ماستەر و دکتۆرا؟ ئێمە خولی نووسینی توێژنەوەی زانستمان هەیە بەحس. باشە. تاوان لەو جاری پێشترا کە کردمانەوە بەشێکی باش ئەوانەی کە پڕیان کردبووە یاخود بەشدارۆ بوون تەلەبەی ماستەر و دکتۆرا بوون. زۆر باشە. ئێمە هەم خوێندکارانی زانکۆش بە شێوەیەکی زۆر باش ئەتوان ئیسفادەی لێ بکەن، چونکە خۆی تایبەتە بە نووسینی بەحس و توێژینەوەی زانستی. هەم لە پرۆژەکەی خۆشمانە کەسی تیا بە ماستەری هەبوو بەشداروی پرۆژەکەی خۆمان بوو تا ڕادەیەکی زۆر باش ئیسفادەی لێ کردووە، هەم لە ڕووی توانای ئەدای پێشکەشکردنەوە، چونکە مەرز نییە کەسێک خاوەنی بڕوانامەیەکی بەرز بێ توانە سیمینار پێشکەش یاخود ئەدای قسەکردنی باش بێت. لە ڕێگەی ئەم پرۆژانی ئێمەوە ئەم توانانی خۆی بەرەو پێشە بات، ئەو زانیارانی کە لای خۆی ئەتوانێت بە شێوەیەکی باشتر و جوانتر و کاریگەرتر دەری بڕێت، چونکە لەوانێ داڕونیشی باش بێ بەس نەتوانێت شازەکەی بە باشی بگەێنێت. بۆیە ئەو کەسانی کە خاوەن بڕوانامی بەرزیشن تا ڕادەیەکی زۆر ئەتوان بەشدار بن لەو پرۆژەی ئێمەیە، ئەوش لە ڕێگەی توانای قسەکردنەوە، چونکە هەم تاوان کەسانی کە بەشدار لە ڕێگەی ئێمە بەشێکی توانای قسەکردنە، توانای نووسینیشان بەرەو پێشەچێت. ئێمە کارەکە نەسە توانای نووسینی ئەوانیش کە هەفتانە دوای کە بابەتەکان خوێنەوە نووسینێکیش کورتەیەکی لەسەر بابەتەکان ئەنووسن. تیۆریەکە ئەڵێت چەندێتی ئەگۆڕێ بۆ چۆنێتی ماوەیەکی زۆر نووسی دەست لەگەڵ نووسینە ڕایەت هەر تێبینیشمان کردو لەگەڵ بەشداروەکانی خۆمانە ئەو نووسینانی کۆتایی جاری سێم هەفتی سێم هەفتی چوارم بەراورد دەکەی بە هەفتی یەکەم زۆر کاریگەری زۆر جیاوازی هەیە بەدڵنیایەوە، هەم لە ڕێی نووسینەوە هەم لە ڕێی توانای دابڕینەوە هەم لە ڕێی توانای ئیداری و سەرپەرشتیکردنەوە ئەتوانن سوودی لێوەرگن لە پرۆژەکانی ئێمە. دەستەکانە خۆش بێ. خاتون پێمان خۆشە بزانین کە ڕۆڵی خانمان تا چەندێک گرنگە بۆ ئەوەی کە تێکەڵ بن بە ڕێکخراوەکان سەبارەت بە بابەتە گرنگەکان. خانمان بۆ ئەوجێ دەستی خۆیان دیار بێت پێویستە هەنگاو بنێن، هەنگایە بەر بچنە پێشەوە لە ئەزۆ بە پرسیارەتانی کە پێشترۆک و خوێندکاری زانکۆ یاخود وەکو خانمانۆک و دایکێک یاخود وەکو ئافرەتێکەتی پێویستە ڕۆڵی خۆشی لەو مەیدانەیە جێدەستی خۆشی لەو جۆرە مەیدانەیە جێبهێڵێت کە ئەمەش کارە کاتە سەر ئاسی تێگەشتن و هزر و فڕانی ئافرەتەکە، چونکە لە ئازۆ بە پرسیارەتانی کە لەسەرێتی ئەتوانێت زیاتر بچێتە پێشەوە، زیاتر گەشە بخۆی بات و زیاتر هەنگاو بنێت. بەڵێ تا چەندێک خوێندنەوەی کتێب گرنگە هەم بۆ خانمان هەم بۆ ڕێگەزی بەرامبەر، بەڵام بۆ ڕێکخراوەکەی ئێوە زیاتر چ بابەتێک گرنگە کە تایبەت بێ بە خوێندنەوە یاخود کتێبیان ڕۆمانیان هەر بابەتێکی تر بێ لە خوێندنەوە؟ لا ڕێکخراوەکەیە سەرەتا باسمان کرد لە فۆرمە ئۆنلاینەکەیە هەر کەسێک بەڵێ هەر کەسێ بە پێی خواستی خۆی چ جۆرە بەشێک داوا ئەکات، بۆ نمونە ڕۆمان چیرۆک بێ یاخود هەر بەشێکی تر بێت. تۆ چ جۆرێکت داوا کرد؟ پێم وابێ گەشە پێدانی مرۆیی بوو گەشە پێدانی مرۆیی بوو. ئەگەر وەکو پێش ئاماژەمان پێ ژمارە بەژاربووکان زۆر بێت ئێمە بە پێی ئەوانە پۆڵەنیانەکەین، بەڵام ئەگەر گروپێکیش چەند بوارێکی جیاواز لە خۆ بگرێت بۆ من ڕۆژە لە ڕۆژان بیرمەوە نەکرد بێتەوە کە دەست بەرم بۆ ڕۆمانێک یان دەست بەرم بۆ کتێبێکی دینی یان دەست بەرم بۆ کتێبێکی تر کە بەشدابێکی تر خوێندێتەوە، کاتێک ئەو دێت لێرە باسی ئەکا گفتوگۆی لەسەرەکە وتاری لەسەر ئایا یا ئەیکا بە نووسراوێک هزری من ئەگۆڕێت و ئەکا کە من ڕێچکەی خۆم بگۆڕم کە پێش بیرمەوە کرد بێتەوە ئاراستی خوێنەوە خۆم تەنها لە ڕێی ڕۆمانیا لە ڕێکی گەشە پێدانی مرۆیە هەر جۆرێکی تر بگرمە بەر و ئەکە کە هزری من فراوانتر بکە دیتگەی من بۆ ئەو جۆرەت بوارانە ئەگۆڕێ دواتە دیتگەی تو ئەگۆڕێ بۆ بارە جیازەکانی ژیان سەبارە بە گرنگی کتێبیش وتراوە کە ئەوە گرنگ نییە کە تۆ چەند کاتە هەیە، ئەو گرنگە تۆ کە تۆ ئەو کاتانە لە چیا بەسەرە بیت.
کتێب خوێندنەوە هۆکاری پێشکەوتنی شارستانیت و بەرەو پێشچوونی زانست و زانیاری لە زۆربەی وڵاتەکانی جیهان هەر تاکێکی ئەوروپی ساڵانە 35 کتێبی بەرەکەوێت ئەمە لە کاتێکا تاکێکی ئیسرائیلی پێم وابێت چ کتێبی بەرئەکەوێت توێژنەوە کراوە ئەڵێ تاکی ئەوروپی بە 2800 جار لە تاکی خۆرهەڵاتی و عەرەبی و ئیسلامی ڕۆشنبیرترا بەڵام تاکی ئیسرائیلی 3200 جار ئەمە واتە ئەوەی کە تاکی ئیسرائیلیەکە لە ئەوروپی کە زیاتر ئەخوێنێتەوە زیاتر ڕۆشنبیرتر و زیاتر وشاتر و زیاتر بە ئاگاترە وەرا وڵاتی یابان کە یەکێکە لە وڵاتە زۆر پێشکەوتوەکان گرنگێکی زۆر بە خوێندنەوە ئەیان کە ساڵان ئەڤێرێجی هەر کەسێکات ئەگاتە 80 کتێب و هەروە ئەمان هەر لە مناڵی و مناڵەکانیان ڕائهێنن چەندین لیژنەی تایبەت ئامادە ئەکەن کاتێککە پێشانگای نێودەوڵەتی لە وڵاتەکانی تر ئەکرێتەوە لیژنەی تایبەت بۆ مەبەستە دروست دەکەن چ بابەتێک بۆ مناڵان زۆر باشە چ بابەتێک توانێت سوود بە مناڵەکانیان بگەێنێت وەری ئەگەڕن ساڵان نزیکی 200 نامیلکە وەرەگەێڕنە سەر زمانەکانی خۆیان دواتر پێشکەشەکەن بە مناڵان تا لەو ڕێگەی کاتێک کە مناڵ ئەچێتە خوێندنگە لە ڕێگەی ئەو کتێبانی کە خوێندێتەوە ئەو زانیاری کە وەری گرتووە چۆتە ئاستی پێویست زۆر باشە دواتری نەسەر ئەو بابەتی کە باست لێوە کرد ئایا چۆن ڕێکخراوەکەی ئێوەش زیاتر پەرەبا بەو بابەتە پێمان خۆشە بینە لای بەڕێستان وەکو ئەوەی کە با بڵێن ڕێکخراوەکەتان دروست بووە پەیوەندی بە خوێندنی باڵاوە هەیە یاخود سەربەخۆن وەکو خۆتان ئێمە هەر ڕێکخراوەکەمان سەربەخۆیە کۆمەڵێک هاوڕێ بووین دروستمان کرد و سەر بە ئیزلامێکی زۆر باشە کۆمەڵە هاوڕێی زانکۆ بووین بەشێکی هەیە تەواوی کردووە بەشێکی هەر تا ئێستا خوێندکاری زانکۆیە بیرمانەوە کردوەوەی پرۆژەیەک دروستکەین بۆ لاوان و گەنجانی نیشتیمانەکەمان ئەوە کاری کە وای لە ئێمە کردبیر لەم پرۆژەیە بکەینەوە ئەو هەموو کاتە زۆر و فەراغی زۆری کە گەنجان و لاوانی ئێمە تایەتی تامەکە تاک فەراغی هەبوو تۆ ناکرێ پێ بڵێ بە یاری پاڵژی ماکە ناتوانانی پێ بڵێ خۆت بەشتی لاوەشیەوە سەرقاڵماکە ئەوێ بەدیل هەبێت ئەمەش هەوڵماندا بەدیلێکمان هەبێ بۆی گەنجان و لاوامان بە شتێکەوە مەشغوڵ بن کە ئێستا ئیسفادەی لێ بکەن و هەم بۆ داهاتوش پایەکانی داهاتی خۆیان بەهێزتر و محکەمترکەن زۆر باشە باست لەوە کرد کە چۆن کەسانی تر ئێمە بەدیلێکمان هەبێت تاوەکو کەسانی تر بێتە سەر ئەو لایەنێکی ئێمە پێویستیمان پێێتی تا ئێستا چەند کەس لەو بابەتانەوە هەڵگێڕاوەتەوە بۆ سەر بابەتی ڕێکخراوەکەتان ئێمە هەر بە فیدباکەکانمانە دیارە تا ئێستا لە سینەمانی 7 گروپمان وەرگرتووە لە زانکۆ ڕاپۆڕین 2 گروپمان هەبوو لە ڕانیە 3 گروپ و لە زانکۆی سینەمانیش 2 گروپمان هەبوو تا ڕادەیەکی زۆر باشتوانیمانە و کاریگەریە دروستکەین لەسەر لاوان هەبوو باش بووە فکری هەبوو ئێمە یارمەتیمانداوە بیکات بە پرۆژە هەبووە نووسینی هەبووە ئێمە بۆمان بڵاو کردوێتەوە هەبووە توانای شێوەکاری هەبووە هەبووە توانای نووسینی کوفی هەبووە ئێمە لە فیستیڤاڵەکانە بۆمان ناساندووە هەوڵمانداوە بیناسین بێتە ئیشێک بۆ خۆی هەبووە لە سەرەتا وتێتی هەرڕقم لە خوێندنەوە هەرقم لە بابەتی گەشە پێدانە بەڵام کە ژینگەیەکی پێگەێنەر کە ژینگەیەکی ڕۆشنبیری کە ژینگەیەکی دروست چۆتە ناو ژینگەیەکەوە خەمخۆر بوون بۆ ئێستا و بۆ داهاتی خۆیان ئەوش هاتوتە ئەو ڕێشکەیە و توانیوێتی کەسێک بێت کە جیاواز بێ لە سەرەتای داخل بوون بە پرۆژەکەیە واتە تا ڕادەیەکی زۆر باش بە پێ و توانەویکانەی کە هەمانە توانیمانە کاریگەری لەسەر گەنجان و لاوان دروستکەین زۆر باشە پێمان خۆشە لەم پرسیاری منەوە بکرێ بە 3 پرسیارەوە تا یکەم بە 3 لقەوە هەروەکو ڕێکخراوەکەی خۆتان قساکەم منیش پرسیارەکەم لە سەرەتایە ئەو باسەکات کوردستان بوو کڵەب بۆچی ئەم ناوە ئەمە یەکەم پرسیار ئەوەی تریشم باز لەوە ئەکا کە لە نێوان با بڵێن بابەتەکانی ڕێکخراوەکەتان و دەستبردن بۆ هەر بابەتێکی لایەنی ڕۆشنبیری بێ یاخود لایەنێکی ڕێکخراوەکەتان کارێکی قورسە چۆن ئەمە بەڕێ ئەکەن و ئایا سپۆنسەرتان هەیە و لەگەڵ ئەوەشە نێوان مناڵ و بەتەمانەکان تا چەندێک قورسە چونکە کارکردن لەگەڵ مناڵە قورسترە وەک لەوەی کە کارکردن لەگەڵ کەسێکی ئاسایی وەکو من و تۆ بێت مناڵەکان زیاتر ئیحتیمامیان زیاتر پێدرێ و قورسترە چۆن ئەم بەشانەتان دابش کردووە پێمان خۆشە لە ئێستا بە کورتی ئەگەر جابێر سێ پرسیارەکەم بیتەوە سپاس دەکەم پرسیارەکەمان کە سەرەتا ناو کوردستان بوو کڵەب بۆچی سەرەتا ناوی پرۆژەکە سلێمانی بوو کڵەب بوو باشە واتە بچێت هەر شوێنێک ناوی شوێنەوە بێ کە دواتر لە ڕانیێژ ڕامانگان نابێ بڵێ ڕانیە بوو کڵەب ڕاپەڕین بوو کڵەب بەڵێ تر لەوەری پرۆژەکەشمان سەرتاسرێ بۆی ناوێکی گشتیمان بۆ دۆزیەوە کوردستان بوو کڵەب زۆر باشە ئێمە چۆن لە هەر شارێکە یان کڵەبێکی وەرزشی هەیە
ونیانی پێشمەرگەی تر هەر یانەیەکی ترە ئێمە ئەمانەی یانیشی معریفی و پێگانی گەنجان لە هەر شارێکە دروست بێت تەمان لە هەر چۆ هەر شارێکەوە ناو خاصێتی ئەو شارە وەرەگرێت وەستاکی ئەو شارە سەپەرشتی پرۆژەکە ئاکات واتە سەرەتا فکرەکە سلێمانی بوو کڵۆب بوو لە ڕانێ ڕامانگەیان گشتگیرتر بوو فراوانتر لە دوو شوێنی تریش دیسان ڕامانگەیان ناوە گشتەکە بە کوردستان بوو کڵۆپ و لە سلێمانی بوو کڵۆپ و ڕاپەڕین بوو کڵۆپشمان هەرماوە کە ئەوەی دەستبردن بۆ بابەتێکی ڕۆشنبیری ئەوانە تەمان هەر بابەتێک تو هەر ئیشێک دەستێکی قورسە بربەستی هەیە لەمپەرە تووشە بێت بەڵام ئێمە زانی ئەو ڕێگەی کە دەستمان پێ کردووە زانیمانە ڕێگەکە ئاسان نییە و ڕێگەیشی قورسە و سەرکەوتن هەر خۆی قورسە ئەگەر ئاسان بووە هەم کەسێک ئەو بە پرۆژە هەم کەسێک دەرەکەوت بەڵام قورسە دەستمان پێ کردووە ئێمە گوێمان نەداوە بە بەربەست و لەمپەرانی کە هاتوتە بەردەمان چونکە ئێمە بە بربەست یا خۆڕەخنە لەمپەر بە شتێکی دژ بە خۆمان سیرمان نەکردووە و بە شتێک بە هۆکارێک بۆ پێشکەوتنی خۆمان سیرمان کردووە هەر پرۆژەیە کە هەر مەشروعە کە دەستی پێەکەی لەمپەرێک بێتە بەردەمێتەوە بە ناچاری پێویستە وزیەکی زیاتر سەرفکەی خۆ زیاتر بەهێزکەی بۆی زاڵی بەسەر و لەمپەرەیە تاوان کە تۆ زاڵی بەسەر بربەستەکە ئەگەیتە پێگەیەکی بەرزتر زۆر بەرزتر لەو خاڵی کە تۆ لە سەرەتا دەستی پێ کردووە واتە بربەستی لەمپەر و کاری قورس و لێکات تو خۆت ئەپدەیت بکەیتەوە هەر لە چوارچەی خۆتان نەمێنیتەوە ئێمە زانیمانە قورسە بربەست و لەمپەرەکانیش بە بەشێک لە گەشەکردنی خۆمان بە بەشێک لە بەرزبوونی خۆمان سەیرمان کردووە پرسیاری سێمیشان لە نێوان مناڵ و بەتەوانەکانە یان تەمەن جیاوازەکان چۆن کارکردن لەگەڵ مناڵە قورسترە بەڵێ هەم تەحمولیشی زیاترە ناخۆشترە بەڵام ئێمە هەروەکوتم تۆ ناکرێ و پێوە چرخانە لە کۆمەلگاکە تا دروستکە و چرخانە لە باری گەشە پێدانە دروستکەیت مناڵان فەرامۆشکێت چونکە بناغی هەموو گۆڕانکاریەکەن لە هەر سیستەمێکە لە هەر وڵاتێکە سیستەمی پەروەردە گۆڕە سەرەتا لە سەرەتایی و لە باخچەکانەوە دەست پێکرێت ئەنجا تۆ ناکرێت گۆڕانکاری بکەیت لە تەمەنێکی بەرزەوە ئێمە مناڵان بە بناغی ئەم پرۆژێ کاتە ئێوە لە بناغەوە دەستناڵەکان بە سەپەرشتیارە داهاتوەکانی خۆمان ئەبینین بە ڕاهێنەرە داهاتوەکانی خۆمان ئەبینین و ئەو خۆرا بێ کە پرۆژەکەمان ڕووناکە کاتەوە و ئەشی بند بۆ ناوچەکانی تر چکەمە لە بەرنامەمان هەیە لە شوێنەکانی دریۆم پرۆژەیە ڕابگەین بە پێی توانە و ئیمکان و مەجای خۆمان چێن ئەوانی کە سپۆنسەرمانەکەن سپۆنسەری شوێن ئێمە زۆر سپاسی پەیمانگای خەونەکانەکەین کە پێشتر شوێنان بێ بەرامبەر و پرۆژەکە ئێمە دابین کردووە و سپۆنسەری ئەوە هەر جارە هەست سپۆنسەری شوێمان هەیە ئەوەی تریش بەشێکی بەشداربووەکانە کە جارە لە خولێکە خولەکەکەین و پارێکمان دەستێکەکەی و لە پرۆژەی ترە سەرفیەکەین دەستان خۆش بێت بابێمەوە لای خاتوو ژیوان پێمان خۆشە باست لەوە کرد بەر لەوەی کە بچمە لای بەڕێزیان باست لەوە کرد کە لە وڵاتانی دەرەوە یاخود لە ئەوروپا بە زیاتر یاخود بە گشتی کە ئەکرێت ساڵانە با بڵێن پێشەنگە ئەکرێتەوە تایبەت بە نامیلکەکان یاخود بەو کتێبانی کە بڵاو ئەکرێتەوە ئایا وەکو ڕاهێنەرێک کە ئەتوانی تۆش ئەو کارانە بکەی لێرە ناتوانن وەکو ڕێکخراوەکەتان بە کۆی گشتی کۆمەڵێک نامیلکە بۆ مناڵەکان با بڵێن وەرگێڕنە سەر زمانی کوردی و ساڵانە ئێوەش بە هەمان شێوەی وڵاتانی ئەوروپا بتوانن پێشەنگایەکی تایبەت بکەنەوە بە مناڵان بەڵێ بێگومان ئەوە سەر توانە ئیمکانەتی خۆمان و ئەوەی کەمە بەسمان بێت پێشکەش بۆ مناڵانە بکەین دیارە کە ئەوەی لە بیری پەروەردەیەکی دروست و ڕەفتار و داهاتووی مناڵە بێت لە بیری داهاتوویەکی گەشی وڵات و مرۆڤایەتە ئەگەر ئێمە ئەو بەرپسێرێتە جوانە بگرینە ئەستۆی خۆمان کەوا بکەین لە ڕێی وەرگێڕانی ئەو نامیلکانەوە حەزی خوێنەوەی حەزی بەرەو پێشچوون حەزی گەشەدان بە خود لەلایەن مناڵام بکەین بەڕۆتین سەرەتا ئێمە عادەتەکان دروستەکەین بەڵام دواتر هەر عادەتانەیە کە ئێمە دروستەکەن هەر عادەتانەیە هەر ڕۆتینە جوانانەیە کە دواتر شەقڵ بەژیانی ئەو مناڵە ئەبەخشێت کە ئەتوانە لە داهاتوە بێتە کەسێکی یا تاکێکی سوورمەند بۆ خۆی و بۆ کۆمەڵگاکە ئەگەر ئێمە بتوانانی ئەو بەرپسێرەتە جوانە لە ئەستۆ بگرین بێگومان دەستەکانتان خۆش بێ پێم خۆشە کۆتا کۆمنتی تۆ بۆ بینەرەکان و بۆ ڕێکخراوەکەتان چییە؟ دووبارە سپاس بۆ بەخشێنی ئەم دەستە زۆر سپاس بۆ ئەوەی کە بوارتان بە ئێمەیە کە چالاکیەکان و کە ڕای خۆمان دەربڕین کۆتا قسەی من ئەوەیە کە داوا لە گەنجەکانەکەین چینی گەنجەکان و مناڵەکان دایک و باوکەکان گرنگیەکی زۆر بە مناڵەکان بن هەم لە ڕێی گەشەدان بە تایبەتمەندیەکانی مناڵ و بە خوێندنەوە و گەنجەکان بەردەوام کار بکەن لەسەر خۆیان بەردەوام دیلکارنگی قسەیەک هەیە ئەڵێت
ژیری مرۆڤی خوێنەر هەمیشە پڕوزە و بەهێزە ئەگەر وانە بێت مرۆڤ ئەخاتە سستی و شپرزەیەوە هەر ئەمەشە کە پێگەیەکی بەهێز و کۆمەڵاتی خۆی لە کۆمەلگایە بۆ دروستەکات بەردەوام گەشەدان بە تواناکان سیمینارەکان خوێندنەوە یاخود ئەو شتانی کە بنەوەی کە تۆ ئەمڕۆ جیاوازتر بە لە دوێنێ ئەمڕۆ کە تێپەڕی ئەبێ بیلۆ بکەیتەوە چ شتێکم کرد ئەمڕۆ فێر بووم چ شتێکم کرد تا ئەمڕۆ من گەشە بکەم لە دوێنێم جیاوازتر بم لە دوێن ئەوە نەبم کە دوێن ئەو هەنگاوی کە دوێنێ نام ئەگەر ئێستا بیەم هەنگاوێکی گەورەتر بنم بێگومان ئەمانە سەرچاوێکی زۆر بۆی کە گەنج خۆی بدۆزێتەوە برەو بۆ خۆی بات و بتوانێت خۆی بەرەو پێش بەرێ دەستەکانتان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بۆ هیواین کە ڕێکخراوەکەتان زیاتر و زیاتر گەشە بکا بۆ ئەوەی کە لەوانی ئێمەش بەردەوام بن لە خوێندنەوە زۆر سپاسی هاتنتانەکەین و سپاسی ئەم ڕێکخراوە جوانەکەین بە ناوی کوردستان بوک کڵاب و زۆر دووبارە بەخێرهاتنی هەردوو بەڕێزان ڕاوێش فاخر سەرۆکی ڕێکخراوەکە و هەروەها خاتون ژیوان ئومێد ئەندام لە ڕێکخراوەکە وەکو ڕاهێنەریش کارەکە لە ناو ڕێکخراوەکە دەستخۆشیان لەکەین بە هیوای سەرکەوتن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بەڵە خۆشەویستان ئێستاژە چینە لای ناو بڕۆکی کورت و پاشانە گەڕێنە وڵاتان فەرمون. دووبارە سڵاوتان لەبێت. ژەهراویبوونی هەوایەکێکە لە کێشەکانی سەردەم و پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ تەندروستی مرۆڤ هەیە. با پێکەوە بینەری ئەم ڕاپۆرتە بین فەرمون.